میدیا پیجەکان گرنگی بە بینەر و لایک و فۆڵۆ و بابەتانە دەن تا چەند گرنگە زیاتر احتیمام دەن بۆی کە کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی باش بەرەو کۆمەلگایەکی وشیار برن لە زۆربەی کۆمەلگا پێشکەوتۆکاندا میدیا ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە وشارکردنەوەی کۆمەلگا لەوەی کۆمەلگا وا لێ بکات کە هیچ زوڵم و ستەمێک قبوڵ نەکات ئەمە میدیا ئەتوانێت ئاراستەی ڕایگشتی بەرەو ئەو شوێنە بەرێت کە گەل کە میلەت پێویستێتی وە پێی ڕەزامەندە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال مامۆستای زانکۆ کاک دکتۆریان سپاس بەوەی کە میوانی بەرنامەکەماوی لە ستۆدیۆکانمان لە هەولێر. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆشبی لەشتان ساوی هەمیشە سەربەرز بن. یخوا سەلامەت بی. پێشەکی ڕاو بۆ چوونی جەنابەت چییە لەسەر کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژی ڕابردوو ساڵیادی دامەزرانی کەناڵەکەمان بوو. بسم الله الرحمن الرحیم و بهی نەستعین. دەستخۆشی و پێزانینمان لە دڵەوە بۆ کارمەند و بەڕێوەبەرانی کەناڵی ئاسمانی پەیام و لە ساڵیادی هەژدەمین ساڵیادی دامەزراندنی پەیام بەڕاستی پەیام جێی خۆی کردوتەوە لە دڵی هەموو تاکێکی مسلمان و مایەی شانازی و سەربەرزیە بۆ نەتەوەی کورد. بەڕاستی پەیام لە کاتی خۆی و لە شوێنی خۆی جێپەنجە و دەستی دیار بووە. سوپاس بۆخوا خزمەتی بە زۆربەی بوارەکانی کۆمەلگەی کوردەواری و مسلمانەتی کردووە. خۆی پەروەردگار لە هەموو لایەکتان قبوڵی بکات و پاداشتی خێرتان داتەوە و ڕۆڵی گرنگی پەیام بە شێوازێکی گشتی پەیامی بیسترا و بیندرا و ئاراستەکرا و بەڕاستی ڕۆڵێکی گرنگە. یعنی من هەر ئەوەندە دەڵێم لە دەستپێکی ئەو پرسیارەی کە ئاراستەی منتان کرد پەیام بە ناو ئەلحەمدولیلا بەرهەمە جوانەکانی خۆی وەکو دەڵێ بە کردار و گفتار جێدەستی دیار بۆ و سوپاس بەخوا خەڵکێکی دوور و نزیک شاهدی ئەو ئامانجەی پەیامن. من یەکشتم لێرە پێخۆشە ئاماژەی پێ بکەم لە ساڵیادی یەکەمی پەیام خەڵکێکی زۆر کۆمەڵێک پرسیاریان ئاراستەی پەیام کرد و پەیام هەرسەنگاندنی کرد لە شێوازی فۆرمێکی بڵاوکراوە. بەشێک لە خەڵک سەرنجیان وا بوو کە پەیام لە ئاستێکی بەرزە. ئیدی وەڵامی سەرپەرشتیارانی ئەو فۆرمی ڕاپرسیی پەیامیش ئەوە بوو گوتیان ئێمە دەمانەوێت پەیامی ئێمە ئامانجدار بێ بۆ چەند ئاستێکە لە کۆمەلگا ئاستێک لە ئاستی ئەوەی کە بە حەز و ڕەغبەتی ئەوان بی ئاستێکی دیکە کۆمەڵێک زانیاری و زانستیان پێ بدەین ئاستێکی کەش دەمانەوێت ئاستی کۆمەلگا بەرەو ئاستێکی بەرزتر ببین. بەڕاستی ئەوە هەنگاوی جوان بوو هەر لە ساڵی یەکەمەوە پەیام درکی پێکرد بوو. ئیدی بە ئومێدی ئەوەی کە زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا باشتر بەرهەمی گەورەتر ئینشاءڵڵا لە هەنگاوە جوانەکانی سۆشیال میدیای پەیام و کەناڵی پەیام ببیندرێ ئینشاءڵڵا وەک شایدیشتان بۆ دراوە. سپاس بۆخوا. مامۆستا دکتۆر ئەحمەد ئەوەی گرنگە هەموو میدیایەک بێگومان پەیامێکی هەیە جا هەندێک لە میدیاکان پەیامەکەیان شاراوەیە لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردی موسڵمان پابند بە بەها ئاینی و ئیسلامی و بەها کلتوری و ینی کوردەوارەکانی خۆیەوە لەوە چێ زۆر نەوێرن ئەم پەیامی خۆیان بەڕوون و ڕاشکاوی بڵن بەڵام لە بەرنامجەکانیانە لە پرۆگرامەکانیانە لە هەواڵەکانیانە دیارە ئەیانەوێت چی بکەن. ئەوەی گرنگە لێرەدا میدیا ئەسڵەکەی ئەوەیە کە چ جۆرێک پەیام هەڵبگرێ بۆ ئەوەی کە کۆمەڵگە بەرەو چ ئاڕاستەیەک و بەرەو چ ئاقارێک بێت. بەڵێ بە تاکید میدیا بە شێوازێکی گشتی دەبێ ئاراستە کراو بێت ئاراستەی خەڵکە و وەکو دەڵێ ئامانجێکی ڕوونی هەبیت. ئەگەر ئەمە بین هەر لە گرنگی باخی ئیسلام بە ڕوانگە میدیایەکانەوە ئەسلی ئیسلام پەیامی گشتگیری پێیە هەر بوونی بڵندگۆیەکان بەکارهێنانی بانک بۆ هاتنی نوێژی جەماعەت و مەراسیمەکانی حەج و کۆمەڵێک مەراسیمی دیکەی جوانی ئیسلام هەمووی پەیامێکی تێدایە گشتگیرە ئاگادارکردنەوەیە بۆ خەڵک و ئامانجداریشە بۆ ئاسوودەیی و خۆشبەختی ژیانی دنیا و دواڕۆژیانە. یعنی ئەوە ڕوانگەکانی ئیسلامە بۆ پەیام. هەر سەرەتای دەستپێکی پەیامی ئیسلامی پێغەمبەری خوا صلی الله علیه و خوارد سەر بێ لە مەکە کە چوویە سەر تەپۆلکەی سەفا و خەڵکی کۆکردەوە و بە پەیامێکی میدیایی ئامانجداری ئاراستەکرا و دەستی پێکرد. مەبەستم لە گرنگی ڕۆڵی پەیامە بەڕاستی پێغەمبەری خوا لە سەرات سەڵات سەلامی خوا لەسەر بێ لە سەرەتاکانی گەیاندن
گەیاندنی ئەو پەیامە گرنگەی ئاسمانی کە پێی سپێدرا ئەو ڕۆڵە میدیایانەی بەکارهێنا و لە جەنگ و جیهادەکان و لە فتوحات و لە هەموو مەراسیم و پرۆسەکانی گەیاندنی ئەو پەیامە پڕ لە دڵسۆزی سوپاس بۆخوا ئەو ڕۆڵە بینراوە. ئێستاش لەگەڵدا بی کە کۆمەلگا بەرەو پێشکەوتن دەڕوا و هەنگاوەکانی پێویستی ژیان زیاتر و زۆرترن، ڕۆڵی میدیا بە هیچ شێوازێک کەم نەبووە، بەڵکو پێویست بووە و زیاتریش بایەخی پێ بدرێ. و سەرنجەکانی میدیا پێویستی بە کۆمەڵێک شتی گشتی هەیە، خەڵکی پسپۆر و بودجەی پێویست و بەدەمەوە هاتنی خەڵک، ڕۆشنبیری خەڵک، بەڵام دیسان بەکارهێنانی میدیا ڕاستە و خۆ دەین ئەو پرسیاری جەنابەت کە بەڕاستی لە شوێنی خۆیتی کە ئاماژەت پێکرد کۆمەڵێک خەڵک هەیە لەگەڵ سۆشیال میدیا مەداری هەیە، تەعاملی هەیە، هەندێکیان وەکو سەرپەرشتی کار، هەندێکیشان وەکو تەماشاکار. دەبێ هەردووچیان لە ئاستی ئەوە بن کە بە چ ئامانج و مەبەستێک تۆ لە ڕێی میدیاوە دەتەوێت ئاراستە بکرێ، یا ئەگەر خۆت لە ئاستێکی ڕێژەی متابعەت بۆ سۆشیال میدیا جۆرێکە نابێت قسەت بە جۆرێکی دیکە بی. بەشێکی زۆری خەڵکی ئێمە پەیامێکی پێچەوانەی هەیە، دێت ڕاستە و خۆ لەبەرەوەی بارگراوندێکی بەداخەوە حیزبی یان ناڕۆشنبیری لە دید و ڕوونکردنەوەکانی یا فکر و بیرکردنەوەکانی هەیە، ڕاستە و خۆ دێ قسە لەسەر میدیایەک دەکا کە ئەسڵەن خۆشەویستی نییە، کە ئەسڵەن متابعەی نییە، کە ئەسڵەن سوود و قازانجی ئەو میدیایی نەبینیوە، پێی نەگەیشتووە. بەڕاستی ئەوەش دەبێ خەڵکی ئێمە بە شێوازێکی گشتی لەو ئاستە بێت قسە بکە تا چەند سەرنجت هەیە و تا چەند قسەکانت وەکو دەگوترێ تەرەفگیری نییە. میدیایەک لە بابەتێک لە بابەتی بۆ نمونە کەلتوری نیشتیمانی بەها باڵاکان، لە بابەتێک کە فریاد ڕەسە بۆ کۆمەڵێک گرفت کە ئەمڕۆ ئەو نەتەوە کوردەمان بە کۆمەڵی قەیران بۆ دروستکرا و بە ئاراستەی خراپ دەبردرێ. بۆ کە ڕۆڵی میدیایەکی وەکو کۆمەڵ دەبیندرێ سوپاس بۆخوا دەستی هەبووە لە فریادڕەسی و ڕزگارکردنی کۆمەڵێک بابەتی نەبوونی ئینتیما و خۆشەویستی خاک وڵات بۆ نیشتیمان لەلایەن گەنجانەوە، یا نەبوونی ئەوەی کە پارێزگاری لە بەهاو کەلتورە کۆمەڵایەتیەکان. بەڕاستی دەبێت من لە ئاستی دام و دەستگا بەرپرسەکان و لە ئاستی حکوومەتیش ئەو سەرنج و تێبینی دڵسۆزانە دەخەمە بەردەست. بەڕاستی دەبێت دەستخۆشییان هەبێ، پێزانینیان هەبێ لە بری ئەوەی سانسۆر، لە بری ئەوەی گرفت، یا لەو ماوانەی پێشوو ساڵانی پێشوو بە جۆرێک فشار دروست دەکرا کە ئەسڵەن ڕێگە پێنەدراو بن، یا گرفت و کێشیان بۆ دروست بکرێ، یا لە ڕووی یاساییەوە. یعنی ئەوانە بەڕاستی لە ناو میلەتانی ڕۆشنبیری دنیادا شتی سەرسامکردن. بەڕاستی حکوومەت، دام و دەستگا بەرپرسەکان بە خەڵاتی تایبەت ئەو دەستگایانە خەڵات دەکرێت، ڕێزیان لێ دەگیرێ، ئامادە سازی ئاسانکاریان بۆ دەکرێت. ئەسڵەن داوایان لێ دەکرێت کە ئەگەر گرفتێکی بودجە و داهاتان هەیە لەلایەن حکوومەت و دام و دەستگا پەیوەستدارەکانەوە، ئەو گرفتانەتان بۆ چارە سەر دەکرێت بە کێشەی مەزانن. بەڵام بەداخەوە لەم وڵاتی ئێمە مناڵێن بەبێ ئینسافانە قسە بکەین، بەڵام خۆزیە ڕۆڵی میدیاش، حکوومەت و هەتا وەزارەتە پەیوەستدارەکان ڕۆڵی میدیایان لە ئاستی بەرەو پێشبردننی گەنجان و داهاتووی وڵات بینی وایە و کە بە حەقیقەتیش ئەو ڕۆڵە گرینگە هەیە. بەڵێ کاک دکتۆر، جەنابەت زیاتر لەوانەیە پسپۆڕی خۆت لە بواری گەشەپێدان لە بواری پەروەردەیی هەبێت. میدیا دەتوانێت بواری گەشەپێدانی مرۆیی لە نێو کۆمەڵگادا بەرەو ئاراسەیەکی زۆر باش و دروست بەرێت و لەگەڵیشیدا پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەڵگا بکات. لە پێشەکی شاماژم بەوە کرد لەوانەیە میدیایەک یاخود ڕێکخرایان شوێنێکی دیکە بێوێت کۆمەڵگای ئێمە بەرەو ئاقارێکی دیکە بێت. دەکرێت میدیایەکی پەیامدار کۆمەڵگا بێنێتەوە وردە وردە بێنێتەوە سەر ڕێگای ڕازیا، بەشێک لە کۆمەڵگا بێنێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵگایەکی تەندروست دەربچێت. بەڵێ بەتەکید بەڕاستی پرسیارەکانی زۆر بەڕێز کاکدانا و جەنابیشت لە شوێنی خۆیەتی بەرپرسیارانەیە، هەستیارانەیە. یعنی ئەگەر ئاماژە بە ئەو راپۆرتە زانستیانە بکەین، ئەم وڵاتانەی کە پێشتر لە گرفت و کێشە و قەیران و نەبوونی سیستەمێکی ڕوون لە ڕێی ئاراستەکردنی میدیاوە دەستیان پێکرد، ئێستا بوونەتە پێشەنجی نەتەوەکان یا گەنجانیان لە داهێنکاری لە ئاستێکی زۆر بەرز دەبیندرێن. ساڵانە
بەرهەمی زۆر گرنگیان لێ دەبیندرێت لە چێبڕچەی بەرهەمهێنانی تەکنۆلۆژیا بە هەموو بابەتە زانستیە جۆرا و جۆرەکان لە ڕێی کاریگەریە میدیایەکان دەستیان پێکرد بڕواتان هەبی بە توێژینەوە ئاماژە بە چەند وڵاتێک دەکرێت بە نمونە لە ئەمریکا یعنی لە هەندێک ناوچە کە بە ناوچەی گرفت و کێشە و لاوازی ئاستی خوێندن دەڵێ لە ڕێگای هەندێک گرتە ڤیددیۆیی میدیاییەوە سوسیال میدیاییەوە هاتن بوونی گرفت و کێشەکان دیاردەی تاوان دیاردەی بەلاڕێدا بردننی گەنجان دیاردەی نەخوێندەواری ئاوا لەگەڵ سەرپەرشتیاران جارێ دواتر لەگەڵ خودی ئەو گەنجانە بەو جۆرە کاریگەرە هەستان بە خۆشەویستکردنی پرۆسەی خوێندن چاودێجێرانەوە دەست هەڵگرتن لە کۆمەڵێک تاوانی قێزەون یا بەرهەمی ئەو نەخوێندەواریە سەرنج و تێبینیەکانیان باس کرد ئەو جار خەڵکەکە ئامادەسازی لێ بیندرا و بوونی ئەو گرفت و کێشانە کەم بوونەوە و لە داهاتوێکی نزیک ئاستی ڕۆشنبیریان بەرز بوویەوە و گۆڕانکاری زۆر کرا لە کەمبوونەوەی بیندرا لە کەمبوونەوەی تاوان و گرفت و بەرەو پێشچوونی ئاستی ڕۆشنبیری یعنی بەجددی وڵاتە پێشکەوتوەکان خەڵکی خەمخۆر و دڵسۆز لە هەر بابەتێک کە قەیرانێکی نیشتیمانیان هەیە گرفتێکی گەورەیان هەیە لە سیستەمی خوێندن پاشەکشە هەیە دێن لە بابەتی سوسیال میدیاوە تەختەیەکی جوان ئامادەباشیەکی جوان لە شانبەشانی ئەو پرۆژانەی کە پێویستە لە سیستەم و لە منهەج بڕواتان هەبێ ڕۆڵی میدیا بە ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەر و ئامانزدار بیندراوە و بەرهەمەکەشی بیندراوە. بەڵێ دکتۆر جەنابێت جگە لە هەرێمی کوردستان وڵاتانی دیکەش گەڕاوید و ئەوەندەی من ئاگادار بم بەهۆی خوێندنەوە زیاتر دەست و پەنجەت نەرمە لەگەڵ کۆمەڵگەی تورکیا و ئاشنای بە تورکیا ینی تورکایەکی ئەلمانی ئەتاتورک دوای ئەوەی بۆ ماوەی چەند ساڵێک ئەلمانیەت ڕەگدا کوتێ لە وڵاتەیە چەند ساڵێکە با بڵێن حیزبێک فەرمانڕەوایی تورکیاکە کە پاشخانێکی ئیسلامی هەیە تاکەکانی ئەم حیزبە زۆرینەی مولتەزیمن ئەکرێ بڵین لە نێو تورکیادا میدیا یان ئەو کۆمپانیانەی کە فیلم و بابەتە هونەریەکان بەرەمەهێنن توانیویانە کۆمەڵگەی تورکی لەو ناحاڵی بوونە یان لەو ڕەشکردنی ئیسلامی کە لە ڕابردوودا ئەلمانیەت کردوێتی ئێستا میدیاکان یا ئەو کۆمپانیا میدیانی کە فیلم بەرهەمێن طبعاً ئەو فیلمانە ناکە کەناڵەکانی ئێمە لێرە لێدەن ئەچن بەس ئەو فیلمە خراپانە ئێنن کۆمەڵک زنجیرە و فیلمی زۆر باشیش لە تورکیا بەڕاستی پەخشەکرێ ئەین تەنانەت هەندێک فیلم هەیە لەسەر ئاستی کەناڵە فەزای عەرەبیە گەورەکان لێدرێت تا چەند با بڵین ئیعلامێکی پەیامدار ڕاگەیاندنێکی پەیامدار لە تورکیا توانیوێتی خزمەت بەم بابەتە بکە کە باسمان کرد. بەڵێ بەتاکید ئەو بابەتە باەخی زۆری بۆ پێدراوە و بودجەی تایبەتی بۆ دیاری کراوە و شوێنی زۆر گرنگی بۆ تەرخان کراوە و چەند خەڵکێکی تایبەت و پسپۆر لەو بابەتە حتا کۆلێژی وەکو گوترێ ناوبانگ فراوان لە ڕووی اتفاقاتیان لەگەڵ زانکۆیە نێودەوڵەتی جیهانیەکان هەیە کە ئەو ستافێکی تەواو ئامادە بن بۆ ڕاهێنان و پێگەیاندنی کۆمەڵێک گەنجی میدیاکار هەڵگرتن پاشان دێن ئەوان دەستنیشانی کۆمەڵێک گرفت دەکەن لەوەی کە ئەو کۆمەلگەیە ئەو جیلەی ئێستا کە دێت تا چەند ئینتیما و خۆشەویستی بۆ نمونە بۆ خاک و وڵات تا چەند پارێزگاری بە کەلتور و بابەتە نیشتیمانیەکانیان یا کەلتوری نەتەوەی خۆیانەوە دیراسەیان لەسەر ئەوانەیە وەکو جەنابەت ئاماژەت فەرموو شەرت نییە تەنها کۆمەڵێک زنجیرە و دراما ببیندرێت کە بە ئاقارێکی چەپ و خراپدا دەبدرێت کە تەمسیل و وێنای هەموو کۆمەلگەی تورکیا یا هەر وڵاتێکی دیکە ناکات بەڵکو ئیشیان لەسەر ئەو دیراسە کردووە کە تا چەند گەنجانێک بێن لە بابەتێکی ڕاهێنرا و ڕابهێنرێن کە تەمسیلێکی ڕاستەقینە وەسفێکی ڕاستەقینەی کۆمەلگەکەیان بکەن یا گرفتێک بنبر بکەن بە تەئکید من بە دڵنیاییەوە دەڵێم بە زمانی حسا و داتاش قسە دەکەم کۆمەڵێک گرفت ئالەم وڵاتی تورکیا بوونی هەبووە لە ڕێی دراماکانەوە بنبڕی ئەو گرفت و کێشانەیان کرد لە بوونی طبقەیەکی هەژاری و فەقیری لە بوونی حاڵەتی بوونی مافیا لە بوونی ڕفاندنی بۆ نمونە منداڵی خانەوادەی فەقیر و دەوڵەمەند بە جۆرێک لە جۆرەکان بڕوادەکەی لە ڕێی پلانێکی تۆکمە بۆ تەختیەکردن و دراسەکردنی ئەو بابەتانە و بنبرکردنی و سوپاس بۆخوا بەرهەمەکانیشان ئێستا بینراوە زۆر بە جوانی نەتیجە و ئامانجەکەیان دەستکەوتەوە دیسان من دەڵێم بەڕاستی ڕۆڵی سوسیال میدیا
حکوومەت ڕۆڵی بەرپرسانەی وەکو دەگوترێ پشتی شێری هەیە لە چارەسەرکردنی گرفتەکان و لە چنینەوەی بەرهەمەکانیش بەڵام میلەت و کۆمەلگاش و ڕێکخراوەکانیش یعنی بڕاتە بیبوونی چەند موسسەیەک هەیە هیچ علاقەیان بە بابەتی سیاسی نییە و هیچ تداخلی بابەتێکی دیکەی معارەزە و بۆ نمونە تەئیدی حکوومەت و دەسەڵاتیان نییە لە بابەتی پسپۆری خۆیان کۆمەڵێک ڕێکخراوی میدیایی گرنگ و ڕەبت و پەیوەندیان لەگەڵ کۆمەڵێک زانکۆی معتەرەفی ناوخۆی تورکیا و دەرەوەی تورکیاش بە نمونە هەیە ئەو بابەتە لە ڕووی حکوومەتی شۆمتمانەیەکی زۆریان بەدەست هێناوە و پاڵپشتێکی تەواویان دەکرێت و بالفعل دێن کە پرۆسەیەک دەدەنە حکوومەت پەیوەستە بە فلانە وەزارەتەوە بە فلانە بۆ نمونە بابەتی سیستەمی پەروەردەیەوە ڕاستەوخۆ دەرگایان بۆ دەکرێتەوە و پێویستیان بە هەر کەسێک بێت جا ئەوەی کە زۆر گرینگە دەستنیشانکردنی ئەکتەرەکان یا ئەوانەی کە ڕۆڵی گرنگ دەبینین یا ئەوانەی سەرپەرشتی ئەوانە دەکەن هەر بۆ ئەوە نییە بە دوای ناوبانجێک بە دوای لەقەبێک بەڵکو بە دوای کەسێکدا دەگەڕێن کە ئەوە لە حقیقەتدا ئەو سیفەتە بتوانانی دەورێکی باش ببینی و دواتریش بارگراوندی ئەو کەسایەتە لە ناو کۆمەلگا ببیندرێ یعنی بەداخەوە سوسیال میدیای کوردی یا بەشی دراما بە ناوێک کە لە سەرتایەکانە لەو کۆمەلگەی ئێمە دێ بە کۆمەڵێک وەصف یا بە کۆمەڵێک نواندن بەڕاستی زۆر پێچەوانەیە لەگەڵ حقیقەتی کەسەکە یا لەگەڵ حقیقەتی گرفتەکە یا لەگەڵ وەصف و وێنایەکی ئەو کۆمەلگەی ئێمە ئەگەر لە خەمی داهاتووی ئەو میلەتەمانین یا لە خەمی پاراستنی سامانی نیشتیمانین یا ئەگەر لە کۆمەڵک گرفت کە دەوری ئەو کۆمەلگەی ئێمە داوە بەڕاستی نابێ خوێندنەوەی حیزبی بوونی بۆ بکرێ نابێ پاتاوکردنی بۆ نمونە دیاردەی دینداری لەولایە بە دیاردەیەکی دیکە حتا من سەرنج و تێبینیم لەسەر ئەو تەختێ و ڕووماڵە فیستیڤاڵەیە کەلتوریانە هەیە بەڕاستی لە شوێنی خۆیەتی کە کۆمەڵێک کەلتوری جوان بە ناوی کۆمەلگەی کوردەواری یا چەند عشیرەتێک و بنەماڵەیەک چەند سنتەر و ڕێکخراوێک سپاس بۆخوا دەستیان داوەتە ئەم بابەتە پرۆسەی جوان کاتی جوان شتی جوانی بۆ ڕێک دەخرێت بەڵام بە لە ڕێی ڕووماڵی نابەرپرسانەی میدیایەوە بە ئاراستەیەکی دیکەدا دەبردرێت لەو هەموو کەلتورە جوانە لەو هەموو بابەتە گرنگانە کە پێویستە پارێزگاری لێ بکرێ و بە زیندوی ڕابجیرێ کۆبیر و تەرکیزی گەنجان دەخرێتە سەر بابەتێکی ڕووکاڵی ڕووکەشی بەڕاستی بێسەروبەر لە جلوبەر کە ئەسڵەن نامۆیە بە کۆمەلگە و میلەتی ئێمە مەبەستم لەوەیە کە ئاراستە و ئامانجی میدیا بەلایەکی دیکەی زۆر سیر ینی بەرەو هەڵدێر دەبردرێ کە ئەوەش حەقی خۆیەتی وەکو دیسان بڵێم لە خوێندنەوەیەکی حیزبی لە خوێندنەوەیەکی تەسک لە خوێندنەوەی ئایدیای جیاواز قسەی لەسەر نەکرێت لە خوێندنەوەیەکی ئامانزداری دڵسۆزانە و بەرزکردنی ئاستی ڕۆژنبیری بە هەموو بەشە جیاوازیەکانەوە و ئاستی ئەو دەقە جوانەی کۆمەڵگەی کوردەواری لەگەڵ موسڵمانەتی دینداری هێناویەتی بەڕاستی سومعەیەکی بەرز و جوان بووە و هەموو نەتەوە میلەتانی دنیا شانازیان بە کەلتوری کوردەواری کردووە کە بەڕاستی پڕ بە پێستی ناوچە و منتیقەکەیەوە لە هەموو ڕۆشنبیری دەسەڵاتە جوانەکانی پێشوو لە ئەزمون و مێژوەکان کولڕۆڵی هەبووە دەوری هەبووە بەڵام بە پارێزگاری لە بەهاو کەلتورە جوانەکەی بەڵێ کاک دکتۆر بینە سەر میدیای خۆمان کەناڵی ئاسمانی پێیان پێت باشە چۆن زیاتر میدیایەکی پەیامدار بین چۆن زیاتر خزمەت بە کۆمەلگا بکەین پەیامەکەمان ڕاست و دروست بێت ئەوەی کە لە ڕابردوودا بۆ نەگەر کەم و کورتیەگە هەبوو بێت ئێستا ئەبێت چی بکەین ئەبێت چۆن ڕۆڵمان هەبێت لە نێو کۆمەلگایەداوە وا بکەین خێزانەکان بە دیار کەناڵەکەەوە دابنیشن و سوودی لێ ببین حتمما لە ڕابردوو دەژهر بۆ شێوازە بووە و شایەتیەوەمان بۆ دراوە کە سپاس بۆ خۆ کەناڵی پەیام ڕۆڵێکی باشیە بۆ لە بواری پەروەردە و خێزان و ئەو بابەتانی کە گرنگم بۆ کۆمەڵگە بەڵام چی دیکەماوە بکرێت بۆی کە زیاتر ڕۆڵ و کاریگەری هەبێت دەستخۆشوی ئێمە کە قسە لەسەر ئەوە دەکەین دەڵێن هەموو خەڵکێک بە ئایدیا جیاوازەوە دەبێ ئازادانە قسە بکات و لە بەرامبەر داهاتووی کۆمەلگە و میلەتی کوردیشەوە نابێت تەڕفگیری بکات ئێمەش منیش لە وەڵامی و پرسیاری جەنابەت دەبێ ڕاشکاوانە و ئینشاڵا ببێ بوونی تەڕفگیری وەڵام دەموتیش بخەمە سەر ئەوەی کە من بە دیدی خۆم یا لە سەرنجی خەڵکەوە وەرم گرتووە بەڵێ ئەو شاهیدیە هەیە کە بە کەمترینی بودجە سوسیال میدیای پەیام و پەیام لە گرفتی ئامێر و کەلوپەل و پێویستیەکانی کەمترین بودجەی هەیە لە ئاست کەناڵەکانی شان بەشانی دیکەی ڕاگەیاندن بەڵێ ئەوە شاهیدیەکی حەق و ڕاستە بەڵام دیسان زۆر جاریش زەوق و سەلیقەی پێویست و بوونی پرۆژە و پلانی ئامانزدار
گرفتی هەموو گرفتێکی پارە نییە بەڕاستی بوونی دیدایەکی ڕۆشنتر وەکو من باسی یەکەم ساڵیادی پەیامم کرد بەڕاستی کۆمەڵێک ئامانجی جوان تحقیق کرابوون لەگەڵ ئەوەی ئەو کاتەش سەرەتا بوو ئەزمموی کارمەندەکان وەکو پێویست نەبوو بەڵام لەبەرەوەی پلانێکی تۆکمە هەبوو ئامانجێکی باشە بوو سپاس بەخوا هەر ئەو بەرەکەتەش بووە کە تا ئێستا پەیام لەو هەموو قەیران و گرفتانە بەردەوامە و لەخوا بەزیاد بێ ئەستێرەیەکی درەوشاوەیە لە ئاسمانی میدیاییشان بەشانی کەناڵە ئاسمانیەکان دیسان دەگوترێت پەیام دەکرا ئامانجی باشتر ببینێ هەندێک جار لە زۆربەی ڕاگەیاندنەکان وە لە پەیامیشەوە یعنی وەکو دەگوترێ حەز و ڕەغبەت یا میزاجی هەندێک کارمەند یا هەندێک کەس گۆڕانکاری بەسەر ڕووکاری کەناڵەکەدا هێناوە ئەسڵەن میدیای ئامانجدار نابێ هیچ کارمەندێک نابێ هیچ بەڕێوەبەرێک ڕۆڵی ڕاستەوخۆ ببیندرێ لە بەرەو پێشبردننی یا لە هێنانە گلێیی و ڕەختە لەسەر ئەو کەناڵە بۆیە بەڕاستی دەبێ کارمەندەکان بڵێ دڵسۆزانە ڕۆڵیان هەیە و دەستیان هەیە و دەبێ ئەوانش وەکو دەگوترێ ئەو شاکارە جوانەی لە بەهرە و توانە پێیان هەیە لەیان ببیندرێ و ڕۆڵیشیان بیندراوە بەڵام دیسان دەڵێم لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئامانجەوە لە ڕووی دیدگاوە لە ڕووی ڕوئیاوە لە ڕووی تەنفیذ و جێبەجێکردنی پلانەوە بەڕاستی کەم تەرخەمی هەیە ئینشاءڵڵا هەوڵ بدرێت چارەسەر بکرێ و ئەو بابەتەی کە پەیام ئیشی لەسەر دەکات بابەتی دروستکردنەوەی جارێکی دیکەی خۆشەویستی ئینتیمای خاک و وڵات و جوان نیشاندانی ئەو جوگرافیای جوانەی کوردەواری و ئەو سیمایە مسلمانەتی خەڵکی کوردستان کە هەیەی ئەوانە بەڕاستی ڕاشکاوانە بوێرانەتر بەداخەوەشان بەشانی میدیای کۆمەڵ میدیاکانی دیکە وەکو دەگوترێ من ئەگەر دیسان دەڵێم تەرەف جیرانە قسە نەکەم بەڵام خۆڵیان کردوتە چاوی خەڵک من چەند خەڵکم بینێ لەو مۆتەمەرە نێودەوڵەتیانە گوتیەتی بەڕاستی پێمان سەیر ئەزمون و داهاتوو مێژوو میلەتی کوردمان خوێندوتەوە بەڵام ئێستا لە ڕێی میدیاکانی دیکەی کوردیەوە زۆر جیاوازە یعنی ئەوەندەی سیر دەکەین لە میدیای کوردیەوە دیمۆگرافیا و باگراوند و کەلتوری کۆمەلگەی کوردەواری نابینین بەڵکو کەلتورێکی بەرەو ئەوروپایی و ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی زۆر جیاواز دەبینین لە جلوبەرێک لە قسەکردن لە شێوە ڕوخسار لە حتا کەلتوری گوند و دێهاتەکانتان یعنی ئەگەر ئاراستەی میدیایی دروست هەبوو حەق نییە ڕێگە بدرێ بۆ نمونە لە ناو گوند و دێهاتێکی کوردستان کە بەو سروشتە جوانەوە جوانە دەی تەسمیمێکی شاری ڕێک طبق الأصل لە ناو گوند و دێهاتێک دروست دەکەی یعنی بەڕاستی ئەوە شێواندنی کەلتوری ئەو دێهاتە جوانانەمانە بۆ جار تەرکیز بخە سەر کۆمەڵێک بابەتی دیکە ڕۆڵی میدیا بەڕاستی ڕۆڵێکی جوانتر و باشتر سوپاس بۆخوا پەیام کۆمەڵێک بابەتی گرنگیشی هەیە لەو بەرنامە فۆلکلۆری و کوردەواریانە هەمیشە دەستی لەسەر ڕەسەنایەتی دابوونەریت و کەلتوری کوردەواری داناوە بەڵام هێشتا ئیشی گرنگتر و گەورەترتان هەیە ئینشاءڵڵا مەردانە باشتر زیاتر ئینشاءڵڵا کە ڕۆڵتان بینیوە بەڵام ڕۆڵی زیاتر ببین و هەموو بابەتەکان ئینشاءڵڵا جێخۆی بگرن یعنی لە ڕووی بابەتی وەرزشەوە پەیام سوپاس بۆخوا لە ژمارە پێوانەکانە بەڵام لە ڕووی ڕووماڵی سیاسیەوە سوپاس بۆخوا دیسان متمانەی هەیە بەڵام ئایا لە ڕووی بابەتە کۆمەڵایەتی و کەلتوریەکان ئایا لە ڕووی بابەتە بۆ نمونە پەروەردەکان ڕاستە کەناڵی دیکەی جیاوازی لە شان بەشانی پەیام هەیە کە کەناڵی بانگەوازە بۆ نمونە لە ڕۆشنایی سۆشیال میدیای پەیامەوە کار دەکەن بەڵام دیسان بابەتی پەروەردە بابەتی خێزان بابەتی دیسان ینی بەرهەمی ناوخۆی و دەرەوە و پارێزگاری لە کەلتور و سیستەمی زانکۆ خوێندن یعنی بەجددی حەقی خۆیەتی لە ساڵیادی هەژدەمی ساڵیادی پەیام ئەو جارە تەرکیز بخەنە سەر بابەتی برەودان بە زانکۆکان یعنی کۆمەڵێک دیاردە هەیە دانی پێدا دەهێنرێت ئاستی زانکۆکانی کوردستان لە ئاستێکی لاوازە بەڵام ئایا ڕووماڵی پەیام تەنها لەسەر ڕەخنەگرتن بێت وەرە تۆش ڕۆڵی خۆت نیشانی حکوومەت و دام و دەستگا بەرپرسەکان بدە بڵێ ئێمە دەمانەوە ڕۆڵ بجێڕین لە جێڕانەوەی ئەو متمانەیە بۆ گەنجانی کوردستان کە سوپاس بۆخوا نەتەوەی کورد ئەو شاهدیە دەدرێ سوپاس بۆخوا خاوەن بیرۆکەی داهێنراون و لە ڕووی فێربوونی زمان و لە ڕووی داهێنکاری لە زانکۆکانی جیهان سوپاس بۆخوا هەمیشە نەتەوەی کورد بیندراوە کە لە ڕێزی قوتابیە یەکەمەکان و داهێنراوەکانن ئیدی من دیسان دەڵێم ڕۆڵی میدیا لە ئاستی ئەکادیمی لە ئاستی ناوەندەکانی زانکۆ لە ئاستی بەرەو پێشبردن لە ئاستی داڕێژنەوەی پەروەردە حتا لەگەڵ وەزارەتە پەیوەزدارەکانی وەکو
وەزارەتی ئەوقاف بۆ پەیام ڕێگری لێ بکرێ کە ڕووماڵی خوتبەی نوێژی جمعە بکە کە بارگراوندی ئەو میلەتەمان مسلمانە و پەیامیش ئامانجێکی ئیسلامەتی و مسلمانەتی هەیە، یعنی دەبێت بەدوای ئەو ماف و حەقانەدا بڕۆن بۆ وێرانە جەریئانە کە الحەمدوللا ئەو ڕۆڵەش بینراوە، بەڵام لە حەقی خۆتان خۆش مەبن. ئێوە تەختیەی ئەو خوتبە جوانانە دەکەن کە لە ناو هەرێمی کوردستان و ئەو مامۆستانە ڕێگە پێدراون. چۆن دەبێت پەیامە شاشەی ئێوە ڕێگە پێ نەدرێ ئەو پەیامە بگوازرێتەوە لە ڕێی ئەو شاشەی ئێوە؟ مەبەستم یعنی کۆمەڵێک بابەت هەیە بەڕاستی بێدەنجی لێکراوە، کەم تەرخەمی بینراوە، دەبێت پەیام ممارەسەی ئەو حەقی خۆی بکە بە هەموو ماناو دەسەڵاتە فراوانەکانی و هاو شان بی لەگەڵێکتر. من لەگەڵ ئەوەش نیمە کە سەردەمانێک لەمە پێش زۆرێک زمانی زبر لە میدیاکانی ڕاگەیاندنەوە بەکاردەهێنرا، وای لێ دەهات ئەو خەڵکە ڕێز لە یاسا نەگرێت، یعنی گلەیی لە دەسەڵات لە شوێنێکە، بەڵام خەڵک فێرکردن بەوەی پابەر نەبێ بە یاسا، خەڵک بە ئاراسەیەکی دیکە بڕوا گەنج فێری ینی ڕێز و احترامم بۆ هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست و ئێوەی ڕێزدار و عزیزیش، بەڵام جۆرێک زمانی زبر لە ڕێی ڕاگەیاندن کارەوە یا جۆرێک پرسیار لە بەرامبەر بەرپرسێک کە ئەگەر بۆ نمونە دەستیشی هەبوو بێت لە کۆمەڵێکشت، بەڵام بە ئوسلوبێکی جوان و شایستە ڕێک ئاراستە قورئانیەکەی بالحق ئەنزلناه وبالحق نزل، بەحق دەیگەێنین، بەحق دەیڵێین و بە شێوازێکی ئاراستەکراویش دەیگەینە شوێنی خۆی تاک و سەرنجی هەبێ بە ئیزنی خوا بەرهەمی هەبێت. بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال مامۆستای زانکۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئەوەی کە میوانیم بەرنامەیەمان بوویت.